هونەرمەندێکی بەریتانی بە کێشانی تابلۆیەکی دوور و درێژ لە دووبەیەوە دەیەوێت جیهان ڕاچڵەکێنێت گەشتی مرۆڤایەتی لە کوێوە و بەرەو کوێ. ساشا جەعفەری هۆڵێکی سەماکردنی کردووەتە ماڵی 70 تابلۆ کە دوجار لە مانگەدا لە مەزادێکی ئاشکرادا دەفرۆشرێ و دەشێ داهاتەکەی ژیانی چەند منداڵ لە جیهاندا ڕزگار بکات. So that's when I embarked on this journey, which was to create a painting. لەو کاتەوەی کە دەستم بەم کارە کرد دروستکردنی تابلۆیەک بۆ هیوایی ببێتە هاندانێک و بەخشینی ژیانێکی نوێ لە سۆز و خۆشەویستی و پێکەوە ژیان و یەکتری قبولکردن و هۆشیاریکی جیهانیمان بداتێ. هەر ئەوەش یارمەتی مرۆڤایەتی دەدات بۆ گۆڕانکاری، هەروها بە ئامانجی کۆکردنەوەی هەندێک پارە بۆ منداڵان کە پێویستیان پێیەتی. کاتێک دەستم پێکرد بڕیارمدا گەورەترین تابلۆ بکێشم لەسەر خام و بە درێژی 2000 متر دووجا. ڕەوتکردن بەنێو ئازارە نەبراوەکانی مرۆڤایەتیدا ڕەنگە ئاسان نەبێت بۆ خەیاڵدانی مرۆڤێک کە بە ڕەنگ و دەست و پەنجە و فڵچەکەی دەستی لە گەورەترین هۆڵی سەماکردن لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئازارەکانمان بچێنێت. بەڵام کە هیوایەک هەبوو ئامانجیش دێتە دی. I wanted to create this painting about the journey. ویستم ئەم تابلۆیە بکێشم وە کارێکی مرۆڤانە نیشانی بدەم لەکوێ بووین و بەرەو کوێ دەچین و شیانی ئەوەی دەگەینە کوێ. وا بڕیار نەبوو گەورەترین تابلۆ بێت لە جیهاندا، بەڵام لە کۆتاییدا وا دەرچوو پەرم پێدا و گەورەتر و گەورەتر دەرچوو. کاتێک بەنێو تابلۆکەدا زوومی کامێرە گوزەرەکە سەدیقە وردەکاری ئەم هونەرمەندە ناوازەیە دەرەخات کە چۆن بەنێو قۆناغەکانی مرۆڤایەتیدا شۆڕ بۆتەوە. ئیدی بێجۆدانە گرێشۆرەکانی کارکردن دابشکردنی ئەو تابلۆیەش بۆ 70 تابلۆی تایبەت وەستایی دەوێت. Physically it's very difficult, but then emotionally and mentally لە ڕووی توانایی جەستەییەوە زۆر قورس بوو، بەڵام لە ڕووی سۆز و بیرکردنەوە وەها نەبوو. لەو باوەڕەدام فریاد ڕەسی من ئەو بوو کە پلانم بۆ هیچدا نەنابوو. ئەوە یەکەم. دووەمیش واسێنان لە تابلۆکە وەک ئەوە بوو خۆم جێبێڵم، بەڵام ئەوەی کە ڕوویدا نەمدەتوانی لە یەک کاتە لەگەڵ ڕابردوو ئایندەدا بمێنمەوە. ئەوەش ڕزگارکەرێکی دیکەم بوو. ئازارەکانی سیاست بەرهەمی هێناون لە تابلۆیەکدا جێگەی کردوونەتەوە. ئیدی هونەر پەیامە و ساشاش پەیامەکەی گەیاند. ماوەتەوە ئەوانەی تابلۆکانە کڕن شێوە کارەکە هیواخوازە لەگەڵ منداڵان بەخشندە بن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.